بەناوی خوای گەورە و میهرەبان خۆشەویستان و عزیزان لە هەر جێگاکەن سڵاوتان لێبێت. من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی ڕەمەزان بە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست شادەبمەوە. ئەمڕۆ باسی بەخشین دەکەین بە تایبەتی لە مانجی پیرۆزی ڕەمەزاندا چەندێک گرینگە ئێمە لەو مانگەدا هاوکاری یەکتری بکەین. لە کوردستان کە هەر بارودۆخێک دێتە ئاراوە قوربانی یەکەم خەڵکی هەژار و نەدارە. بە تایبەتی ئێستا کەموچە نییە و بارودۆخ بەو شێوازەیە خەڵکی هەژار خەڵکی نەدار قوربانی یەکەمن. بۆیە پێویستە لەسەرمان هاوکار و یارمەتیدەری ئەوان بین. خەڵکی هەژار چاوەڕێیە دەوڵەمەندەکان خواپێداوەکان ئەوانەی دەیانەوێت ڕەزامەندی خوای گەورە بەدەستبێنن لەو مانگەدا هاوکاریان بکەن، یارمەتیان بدەن، ماڵەکانیان ئاوەدان بکەنەوە. ئەگەر ئەو کەسانەی دەیانەوێ ئەو هەر کەسێک کە دەوێت خۆشەویستی خوای گەورە بەدەستبێنێ، ڕەزامەندی خوای گەورە بەدەستبێنێ، با یارمەتی خەڵکی هەژار و نەدار بدات. من ئەمڕۆ لەسەر بەخشین قسە لەگەڵ بەشی لە وڵاتیانی شاری هەولێر دەکەم. فەرمون بابەیەکەوە بابزانین ئەوان سەرنج و تێڕوانینیان چییە؟ هەست دەکەم نەفەرێکم نەجات داوە لە تنگانە، نەفەرێکم نەجات داوە لە دەستکورتی. وەزعی خەرک زۆر خراپە، چەند دەکرێت بەخشی هەر باشە. زیاتر هەژارەکە زیاترە لەوەی کاوەی بڕێک وەزعی باشە. ئەدە چەندی ڕووی لە هەژارەکان بکەی هەر کەمە. مەرز نییە کە تۆ بە مەبلەغێکی زۆری پارە بتوان یارمەتی خەڵکی بدەینە. هەریەکە لە ڕاستی خۆی بە بڕێکی کەم بیتن بە هەر شتێک بێ تۆ دەتوانی کە یارمەتی خەڵکی بدەیت. لە 19/2020 بردیا تا ئێستا گۆشتم نەخواردم. لەو سەری لەو سەری دێت چار منداری لەگەرە 1 دینار نییە بخوا. چەندە گرینگە ئێمە لەو ڕەمەزانەدا بە پێی توانای خۆمان هاوکاری خەڵکی هەژار بکەین. وەڵای زۆر پێویستە ئەبێ چاومان لە دراوسێ و لە برادەر و ئەوانی دەستی کورتە بە پێی توانە هاوکاریان بکەین. زۆر باشە. لە ڕەمەزانان زیاتر دەبەخشیان لە مانگەکانی دیکە؟ بەخوا عادەتەن بە بەردەوامی دەبەخشم ئەمن. کاتێک کە دەبەخشی چەندێک چێژ وەردەگری لەو بەخشینە؟ بەخوا زۆر پێم خۆشە. هەست دەکەم نەفەرێکم نەجات داوە لە تنگانە، نەفەرێکم نەجات داوە لە دەستکورتی. دەڵێن ئەوانەی کە دەبەخشن ڕەزامەندی خوای گەورە بەدەستدێنن. ئینشاءالله ئینشاءالله بە ئیزنی خوا. بەس مهمەوەیە کە دەبەخشی بیدەیتەیەکی پێویستی پێ بێ. ئەرێ بخوای. چونکە زۆر کەسەیە مەسەلا دەڵێ ئەمن دەرۆزێ دەکا و لە مزگەوتەکان دەیان بینین ڕۆژانە. بەڕاستی ئەوانە خێنان پێ ناشێ. هەیە عیزەت نەفسی هەیە پێویستیشی پێیەتی بەس دەنجێ ناکە بە خۆت بۆی بگەڕێ بە تەریقی خۆت بزانی بیدۆزیەوە. یارمەتی چێ بدەین باشە لەو زروفەی ئێستا؟ والله زیاتر هەتیم دوایە ڕێزیلەکان زۆر گوناحن. ئەوانێک کە قوستان و ئەوەی کە عملی پێ ناکرێ و پێداویستی تایبەتە. بەڵێ ئەوانە کە خاوەن پێداویستی تایبەتن. بەڵێ ئەوانە کە اختیارە و عملمەندەیە هیچی پێ ناکرێ و هەتیمەکان پێوە ژنەکان ئەو ژنانە کە احتیاجن کە زۆر دەزانی زۆری احتیاجم. وەڵڵا هەتا دەکرێ بەخشین زۆر باشە لەبەرەوەی لە کاتە چین کە گرانی بازاڕ و نەبوونی پارە و وەزعی خەرک زۆر خراپە، چەند دەکرێت بەخشی هەر باشە. زۆر باشە. باسی بارودۆخی خەڵکت کرد. لە هەموو بارودۆخەکان خەڵکی هەژار قوربانی یەکەمە کەواتە ئێمە پێویستە ئاگاداریان بین بە تایبەتی لەو مانگەدا. وایە ڕاستە بەخۆی خەرکی هەژار ئێستا گەلێک زۆر بووە. زیاتر هەژارەکە زیاترە لەوەی کاوەی بڕێک وەزعی باشە. ئەدە چەندی ڕووی لە هەژارەکان بکەی هەر کەمە. وەزعکی ناخۆشە، یعنی بە هەموو ناوعک ناخۆش بە وەزعەکە. ئاران بەداخەوە کە بارودۆخ وایە، بەڵام ئێمە بە پێی توانای خۆمان گرینگە ئەگەر چەندمان لە توانەدایە بیبەخشین، ڕەزیلی نەکەین لە بەخشینەکەدا. بێگومان
بێگومان ئەوەی خوا دایتێت و هەر لۆتوی نەدایە ڕاستە ئی خۆتە بەسخوای گەورە لەو ڕێەوە داوا لە مرۆڤەکان دەکە کە هاوکاری یەکتری بکەن خاستن لەو مانگە پیرۆزە کە خەرچی زۆر هیلاکە بە دەستنەبوونیەوە ڕاتب نییە و وەزعکە ناخۆشە و کاتێک کە دەبەخشی چەندێک دڵت خۆشە ئەگە فی سەبیلی اللهبی ها لۆ ڕیایی نەبی چکە هەشە یعنی بەداخەوە وەکو دیعایە دەکەوانە نا بەزە تو بینی خۆت و خوا چەندی ببەخشی زۆر دڵت خۆشە یارمەتیدانی خەڵکی هەموو کاتێک پێویستە بەڵام لە مانجی پیرۆزی ڕەمەزان خۆت دەزانی خاستن لەو زروفەی کە ئێستا ئەمە تێداینە یانی قەیرانی داراییمان مەسەلەن بەسەر هاتیە ئەوەی کە پێشتر چینی ناوەندیش بوو دابەزیوە بۆ چینی هەژار بۆیە ینی ئەوەی کە بتوانیتن بە پێی ینی ئەوەی کە لە دەست دەبیتەوە مەرز نییە کە تۆ بە مەبلەغێکی زۆری پارە بتوانانی یارمەتی خەڵکی بدەینە هەریەکە لە ڕاستی خۆی بە بڕێکی کەم بیتن بە هەر شتێک بێ تۆ دەتوانی کە یارمەتی خەڵکی بدەیت و یارمەتیدانی خەڵکیش ئەتوو دەتوانی یەکەم زار لە خزم و کەسی خۆت چونکە هەموو کەسێک مەسەلەن خزم و کەسی خۆی لە هەموو لایشی لێ لە پێشترە و هەتا پێشت بکرێتن بەڕاستی خۆت بیکێ خێر باشترە پێغەمبەر سەڵام دەفەرمێ ببەخشن ئەگە بەدن کە خورمایەکیش بیتن تەواوە هەر ئەم نیشکاوی کە باسم کردەوە بوو هەتوو ئەگەر هەر بڕێک بیتن نیەتەکەی جەنابەت شەرتە یان دنیا هەر ئەوەندەیە بەخوای لۆ قیامەتێکە دەیکەی ئەویتکەی کە لۆ دنیا دەیکەی هەمووی دەڕۆهیز نییە شت گرانم عاشەکەمان نادەنێ معاشتا نادەنێ و شت گرانە والله شت گرانم عاشمان نادەنێ عالم فەقیرە پێویستە ڕەمەزانە گیان لە ملەتی نییە ملت فەقیرە یەک ناوێت دەنگەچی بکاتن خەڵک ئێستا پێویستی بە پارەی پێویستی بەوەی مەسروف بکات. والله هەندی پێویست بە پارێ تاخوا دەرێ بەستا عالم فەقیرە عالم دەستە کورتە هەیە پیرەمێرتێ لە مارێ معاشی هەیە چاویلمە دە معاشەیە چاوەڕوون دەکەم معاشەکەی دەنێم نایدەنێ چەند دەبی معاش وەرنەگرتیە والله 5 مانگە ئەرە والله 5 مانگە وەرم نەگرتیە باشمە حاجی چەند گرنگەوانە کە دەورەمەندن کە خوا ماری داینێ ئەو مارەی خۆیان ببەخشن بە تایبەتی لەو مانگەی خەڵک پێویستی پێ والله هەیە دەبەخشی والله هەیە دەبەخشی هاشا ئەرێ والله هەیە دەبەخشی هەر بەدەنگە خورمایشی ببەخشی هەر خێرە هەر باشە ئەوە فەرمودەی ویە زۆر ڕاستە چەند دڵت خۆش دەبی کاتێک دەبەخشی والله درت هەند فراوانەبی هەند خۆشەبی ئیسراعات دەکەی بەران ئەگە نەتبی قەت ئیسراعات ناکەی والله فەقیر زۆرە هەیە نیتی والله بەربانجی پێ بکاتن نیتی دەستی کورتە دەوروبەندەکانش بەران ناکەم والله خوا هەر ناگری دەوروبەندەکان هەیەیان بی دەکەن ئەرێ والله هەمووی میوەکانە لەو شارعەیە باشە نەفەر هەیە چکە چاوی سێم ئیش دەکات دریش دەکات نەفەر هەیە لەو ستەری دێ لەو ستەری دەستەوە مارێ یەک دەستکە کەرەوزی پێ ناکرێت ئەوە بەهەشتا ئێستا ئەمە لە بەهەشتێنە ئەوە شارعی بەهەشتا هەموو میوەکان لێرە هەیە هیچ میوەک نییە لەو شێخەڵاینە باشە لەو ستەری لەو ستەری دێت چار منداری لەگەرە یەک دینار نییە بخوا ئەدی دەورومەندەکان لە چێ دەرێنە پارەکانتان لۆ چییە بەس دام پارەکانتان لۆ چییە لۆ کەنجیتانە باشە بەس لە مارێک و گۆشتی خۆنچیەکە جومعەک دەورومەندە گۆشتی نەخوا گۆشتەکەی خۆی بداتە فەقیرەشی چییە باشە لە نۆزدەی یەشی 2020 داکم مردیە قەت شۆ قسەم نەکردێ بەس داکم مردیە هەتا ئێستا گۆشتم نەخواردێ باشە برنجم نەخواردێ دۆرمەم نەخواردێ بڕوشم نەخواردێ ساوارم نەخواردێ تەعەدا دەکەم لە هەموو دەورومەندەکەم بابێن بە تەعەدای هەموو دکتۆرەکان دەکەم باشە تەعەدای هەموو دکتۆرەکان دەکەم کە دەرێن بە خواردنی نەخۆی گۆشتی نەخۆ چییە با 4 مانگ یەک مانگ بە دەورومەندەکە گۆشتی نەخوارد بداتە فەقیرەشی چییە ساڵی چەندەوە گۆشت نەخواردی لە 2020 داکەم مردیە تا ئێستا گۆشتم نەخواردێ ماسی لە خۆم قۆدێکی کچکۆکە بەس گۆشتم نەخواردێ باشە برنجیشم نەخواردێ دۆرمەن نەخواردێ ساوارم نەخواردێ بڕوشم نەخواردێ هەموو ڕۆژێز لە ڕچی دکتۆرەکان یەک قەیماقی دەخۆم ناوی قەیماقەش نارم بزانم چم لێ دێ هیچم لێ نایە ئەوە شارعی باشتە دەورومەندەکان ڕۆژێک دادێ دەستنە قیامەتی لە قیامەتی ئەو هابەکن باشێدا دەڕۆن والله هابەکن باش دەڕۆن یەکی میوەی ناخۆن کو فەقیرەکە بەستە مەشا دەکا فەقیرەکە بەستە مەشا دەکا ئەلێ لە دەڕوا دەستەوە مارە هیچ پێ ناکرێت لێوێن دەرش والله وایە دەستی باشیەوە بەستە مەشا دەکەی والله هیچ ناخۆی
لەسەر زەمین گوناحکارن لە ژێر زەمین تاوانبارن گەر خالق نەکا ڕەحمی خۆی لە ئاگردا هەردەنارن ڕۆژێکدا دێ دەبڕێتەوە چرای تەمەن دەگوژێتەوە لە دەست سوونایەتەوە ئەم دنیایان حەسرەتە تەواو نابیت ئەو مەینەتە ڕۆژ کە هەڵدێ سەلام دەکا پێت دەفەرمێ تاوان مەکە چونکە منیش دەبڕێمەوە لە شەوی تاریک دەتوێمەوە جاچی دەکەی گەرنێمەوە شەو کە دادێ زۆر بە جوانی پێشوازی دەکا لە میێوانی جێگای خۆشی بۆ ڕادەخا بەرجی ڕەشی بۆ دەپۆشێ پێی دەفەرمێ فەرم و گیانە تۆزێک بن و لەم جیهانە بەڵام نەکەی غافڵ ببی لە ێزدانە چکە ڕۆژی ڕووناک شەوی تاریک بەبا دەدا نەشەونە ڕۆژی تۆنی ئەم دنیای غەریبیە هێنای ڕەسوول بەرنامەی جوان یەکیان گوڵ بوو یەکیان ڕێحان دابەشیان کرد بەسەر جیهان بۆنیان دەکرد هەموو خەڵکان تیان دەکردە نێو گوڵدان هەلیان دەواسی بە دیوارەکان ڕازەوە بێ ماڵەکانیان گەرچی ێزدان نامەی نار بۆ نێو دڵان ئێمە ئینسان تێمان کردە نێو گوڵدان هەڵما واسی بە دیوارەکان دەبچێژن حەسەت و ژان هەتا ماونێەوە لە ژیان باشە دەورەمەندەکان لە چێن دەرێنا باشە دیوە حکومەتی خۆمان نییە با حکومەت غەڵەت با بەس دەورەمەندەکان لۆ غەڵەت دەکەن بارەکانتان لۆ چییە باشە نیوەی ببەخشە خی گەورە سێ قات چوار قات تەعویزت بۆ دەکاتەوە بەڵام تۆ شەر نییە ئەو کاتە تەعویزت بۆ بکاتەوە بۆ نمونە مانگێکە ساڵێکە ڕۆژێکە خی گەورە تەعویزت بۆ دەکاتەوە ئێستا کە بارودۆخەکە بەو شێوازەی ئێستاە دەبینی خەڵکەیە ینی هاوارەتی بۆ ئەوەی چلوێک تەماتە چلوێ خیار سەوزەیەک بکڕیتن چەند گرینگە ئێمە بەپێی توانای خۆمان ئەگەر بە 1000 دیناریش بی ببەخشین ماڵە ئاوادانکەینەوە خۆ ئاماژت پێ کرد کەم تەرخەمی نەکەین ینی بۆ منە دوودڵ نبین لەو بەخشینەدا بە نسبەت بەخشین ئەگەر تۆ ئێستا لە لێرە هەر لە وڵاتی خۆمان ئەگەر خەڵک بەس زەکاتی بدا فەقیر هەر لە وڵاتی خۆمان نامێنێ بگرن نەوەک هەر بۆ دەرەوەی کوردستانی ژێمە دەتوانانی پارە بەڵام خەڵک هیچی نە زەکاتی دەدا نە خێرێ دەکا کابرا خێرێ دەکا سەرزارە چییە حەز دەکەم باش پێ بڵێم ئەوە نییە ئینسانە تۆ وەرە خێری بکە بەدڵ بزانە خی گەورە سەدقات تاویزت بۆ دەکاتەوە نە بەڵام کابرا بەس بڵێم بەها و فلان کەس خێرێکی کردو تەواو ئەرێکانە پرتەقالێک لە لەنجەشی دەوە مندارش کە بە دڵ دەمێ زۆر پێ مرتاحم ڕاستە خۆز پێ دەکەم ئەم باردۆخی ئێستا چندێک پێویستی بۆیە زیاتر ببەخشین بەخوایە باردۆخی ئێستا پێویستیتی لە بۆی ئێستا فەقیرمان زۆرە لە کوردستان لە هەولێرێ دەگەی هەم دەوڵەمەندمانیان فەقیربانێ بەس دەوڵەمەندەکە نایبەخشیتن ئەو خەڵکی کە دێت ئێرە زۆر بەشی هەژارە ئارێ وڵی بازار زۆربەی هەژارە کەواتە پێویستە ینی یارمەتی خەڵکی بدرێ دەورەمەندەکان تۆزە ویژدانیان بجوڵێ ئەرە لە تۆزە ویژدانیان هەبیتن هەر بەپێی ئیسلام بە زەکات و بە سەدەقە بۆ شتانە فەقیر زۆ کەم دەبتەوە ڕەنگە هەر نەمینێتن والله هەر چەندی ببەخشی هەرکمە خی گەورە تەویست دەکاتەوە گە ببەخشی بەخشین خەت بە زایعناتی نانجە ڕمزانە هەریجەوە بە زایعناتی و مانکانی کەش هەنێک بەخشین ئەگەر هەبێ لە بەخشینی باشتر نییە مانجی ڕەمەزانی خێری زیاتر خێری زیاترە تێگەشتی بەس چەند ببەخشی هەرکمە ئارێوەڵە ماڵ بە بەخشینیش کەم ناوەڵە هەر زیاد دەکە ئارێوەڵە کاتێک تو کە دەبەخشی یارمەتی کەسێک دەدەی هاوکاری کەسێک دەکەی چەند دڵت خۆشە دلت خۆش دەبی هەتا بدر خۆش بەس نەک بە عشکرایی بکەی شتەکەی بکەی بەزی بگەی مال منداڵی خۆش هاگەر لێ نەبی ناوەڵە ئەم لەگە ئەوەیدا من کە مال منداڵی خۆ هاگەر لێ نەبی ئێستا ئەم باردۆخی ئێستا کە موچەنیە و خەڵک بێکارەوە عالم زۆر بێ ئیشە عالم فەقیرە عالم هیچی نییە بەڕاستی یعنی بێ موچەی کارگەری لەسەر عالمێکی دیە لەسەر فەقیری هەر زۆر کاریگەریگەتیە ئێستا فەقیر هەیە پارەی نییە بەربان ئێستا کا بە سێ مانگ کا بە چند مانگە معاشم دوو مانگە معاش وەرنەگرتیە دوو مانگە معاش وەرنەگرتیە 50 قسوور ڕۆژە 300 زای بدەی کاکە بە چدا کرێخانی بدا کرێ کارەبای بدا کرێ ئایا بدا چ بدا هیچ پێ ناگرێ بەخۆی ئەرێوەڵە پێویستە دەوڵەمەندەکان خوا پێداوان چاکەکارەکان دەستی خۆیان دەست یارمەتیان درێژکەن بۆ خەڵک لۆ فەقیر و فەژاری بەڕاستی زەرورە ئەرێوەڵە زۆر زەرورە لەوەی عن زەرورت و ناوی عالم برێنێ ئەوڕۆ زۆر نزوولە مادی نەبیمان حاجی باشی ڕەحمەتی خوا لێوی لەگەڵ ڕەمەزانێک کوی خۆی بزاد بەرحەم بەڵایزان و خۆشەویستان ئەوەی کە بینیتان و بیستان سەرنج و تێڕوانینی بەشی لە وڵاتیانی شاری هەولێر بوو بەداخەوەکەوە لەم بارودۆخی ئێستا موچە دواکەوتووە و کار و کەسابەت لاواز بووە خەڵکی زیاتر گرفتار بوو وەکو پێویست پارەی نییە تاوەکو بەربانگێکی شایستە بۆ خۆی و بۆ ماڵ و منداڵی بکاتەوە خەڵک لەم شاری هەولێرە هاواریەتی دەڵێ چەند ساڵە گۆشتێکم نەخواردووە چیلۆیە گۆشتم نەکڕیوە ڕەنگە تۆ بتانی گۆشت بکڕیت چیلۆیە گۆشت بکڕی یان بتانی خواردنێکی شایستە بۆ خۆت و بۆ ماڵ و منداڵت دابیم بکەیت
بەڵام خەڵک هەیە ناتوانێ ئەو سفرە ڕازاوەیە بۆ خۆی بۆ ماڵ منداڵی دابیم بکە پێویستە لە سەرتۆی دەوڵەمەند و خواپێدا و پێویستە لە سەرتۆی بەخشندا هاوکاریان بکە یارمەتیان بدەیت بە یارمەتیدان بێگومان دڵت خۆش دەبێت بێگومان پەیوەندی نێوان خۆت و خوای گەورە بەهێزتر دەکەی پەیوەندەکەتان پتەوتر دەکەی هەر کەسێک هەمومان کەم و کوڕیمان هەیە هەڵە و گوناه و تاوانمان هەیە باشترین ڕێگا ئەوەیەکەوە ماڵ و سەرۆت و سامانی خۆمان ببەخشین چونکە کاتێک ئێمە پەیوەندی خۆمان لەگەڵ بەندەکانی خوای گەورە چاک دەکەین خوای گەورە پاداشمان دەداتەوە لە هەڵە و کەم و کوڕەکانمان دەبورێت ئەم مانگە مانجی بەخشینە مانجی یارمەتیدانە مانجی هاوکاریکردنی خەڵکی ژار و نەدارە تا پرۆگرامیشی کە بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ